بۆ یەکەم جار لە زانکۆکانی هەرێم سیستەمی زانکۆیی بۆ وەرگرتنی دەرچوانی 12 ئامادەیی لە زانکۆ و پەیمانگاکان چووەبواری جێبەجێکردنەوە. وەک یەکەم هەنگاویش کۆلێژی پەروەردەی زانکۆی سلاحەدین بە مەبەستی وەرگرتنیان لە کۆلێژەکە تاقیکردنەوەی بۆ نزیکەی 3000 خوێندکاری دەرچووی پۆلی 12 ئامادەی دەست پێ کرد و دواتر ئەنجامی تاقیکردنەوەکان بڵاو دەکرێتەوە. مەرجەکانی وەرگرتن لە کۆلێژەکە ئەوەیە کە دەبێت خوێندکار نمرەی پۆلی 12 لە 6 کەمتر نەبێت و لە 40% لەسەر ئەنجامی ئەو تاقیکردنەوەیە دەبێت کە ئەنجامی دەدات. بەو سیستەما لێژنەمان پێکیناوە پرسیاردانراوە لە ناو لێژنەیەک و ئەو قوتابیانە تاقیکردنەوە دەکەن دێن ناوەکانیان وەکو ئیمتیحانی وەزاری و ئیمتیحانی زانکۆ دەرەجەکانیان دادەندرێ و ئەعلان دەکەین. لێرەوە ئێمە معنای وەیە تحقیقی پێداویستی قوتابیەکەمان کرد کە ئەو قوتابیە دەیەوێت بێ ئەو بەشە بخوێنێ کەواتە دەبێ ئاستی بەرزبی. بۆ بەشداریکردن لە تاقیکردنەوەکانی وەرگرتنی خوێندکاران لە کۆلێژەکان جیاوازی نەکراوە لە بەشی زانستی و وێژەیی هەردووچیان یەک تاقیکردنەوە ئەنجام دەدەن. وەزیری پەروەردەی هەرێمیش دەڵێت ئەو کۆلێژەی ئەمڕۆ تاقیکردنەوەی بە خوێندکاران کردووە ڕاستەوخۆ مامۆستا بۆ قوتابخانەکان بەرهەم دێنێت. بۆ ئێمە زۆر گرنگە گەورەترین گرفت یان کێشە یان نەخۆشی مزمن کە پەروەردە هەیەی بەنسبەت مامۆستایە لە شوێنە دوورەکان. دەیان ساڵە ئەو کێشە هەیە چارەسەر ناکرێت. باشترین چارەسەر بۆ ئەو کێشە ئەوەیە کە وەزارەتی خوێندنی باڵا بۆ زانکۆکان من داوایان لێ دەکەم تەرکیز بکەنە سەر مامۆستایەکانی مەنتیقەکەی خۆیان. دەرچوانی 12 ئامادەیی پێیان وایە ئەو جۆرە لە وەرگرتنی خوێندکاران لە زانکۆکانی هەرێم کاراسانی زیاتر دەکات چونکە خوێندکار ئەو بەشە هەڵدەبژێرێت کە لەگەڵ حەز و ئارەزووی خۆی دەگونجێت. لەگەنی یەو سیستەمە لەوەدایە کە ئەو سیستەمە فەرق و جیاواز ناکە لە نێوان ئەدەبی و علمی لە هەمان کە هەردوو دوێڵە تەڵەبەوە دەگری. ئەوەی لێرە مهمە ئەوەی کە تەڵەبەکە تا چەند بەو سیستەمە مەربوطە بەس ئەوەی لێرە گرنگی ئەوەندەیە پرسیارەکان خۆشن ئاسانن لە هەمان کاتدا شتێک نییە کە بە تەڵەبە نەتوانێت جواب بداتەوە. شێوازێکی زۆر باشە یعنی قوتابی دەتوانێت بە ئارەزوی خۆی چ بەشێک بخوێنێتن. سیستەمەکەش سیستەمەکی گشتیە واتە یعنی تەڵەبە هەیە نمرەی کەمە بە ئارەزوی خۆی دەتوانێت بێ تاقیکردنەوە بکاتن لەو بوارە. ساڵانی ڕابردوو لە هەرێمی کوردستان شێوازی وەرگرتنی خوێندکاران لە ڕێگەی زانکۆڵایینەوە بوو. بەڵام ئەم ساڵ وەزارەتی خوێندنی باڵا بڕیاریدا سیستەمی زانکۆییش جێبەجێ بکات بۆ ئەوەی خوێندکار تاقیکردنەوە لەو بەشانە بکات کە ئارەزووی وەرگرتنی دەکات. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر.